تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. نامەی کردەوەی هەر کەسێکیشمان هەڵواسیوە بە گەردەنیدا و لە ڕۆژی دواییدا کارنامەی کردەوەکانی بۆ دەردەهێنین و بەکراوەیی دەیخەینە بەردەستی. ئاشکرایە کە ئەو دەستگایانەی کار و کردەوەی ئێمەی لەسەر تۆمار دەکرێت زۆر پێشکەوتووترە لەوەی کە ئادەمیزاد تا ئێستا پێی پێبردووە. سوورەتی ئەلئیسرا. ئەم ئاەتە وەک بڵێیت کەسێکمان یاد دەهێنێتەوە کە لە ڕێگەی بردنیدا بۆ سێدارە تابلۆیەکی لە مل کراوە کە تاوانەکانی ڕادەگەیەنێت. دەکرێت سەبارەت بە تەفسیری ئەمە چەند شتێک بوترێت. 1. ئەمە کردەوەکانی ئادەمیزادە بە گوێرەی فەرموودە پیرۆزەکان، ئەو کردارە چاک و خراپانن کە دێنە سەر ڕێی مرۆڤ، جا ئەگەر چاک بن و ئەگەر خراپیش بن. 2. خوای گەورە ئەگەر بیەوێت بەندەیەکی ڕیسوا بکات واتە بیەوێت بەهۆی ئەو خراپانەوە کە کردوونی سزای بدات، دەفتەری کردەوەکانی بە ملدا هەڵدەواسێت و نهێنیەکانی ئاشکرا دەکات، خۆگەردەی خۆش ببێت کەم و کوڕیەکانی دەشارێتەوە و ناهێڵێت کەس بیان بینێت. 3. ئەم تایڕەی کە لە ملی مرۆڤ ئاڵاوە ئەو شتانن کە لە ناو خەڵکدا بە زۆری بە ئازاری ویژدان و ئاسوودەیی ویژدان ناسراون و بە گوێرەی ناوەڕۆکی ڕەفتارەکان دەگۆڕێن و هەرگیز دە مرۆڤ گیانابنەوە و هەمیشە لە قوڵاییەکانی ویژدانیدا کاریگەری و قورسایی خۆیان دەردەخەن. بە کورتی هەر یەک لە بەختی ئینسان کە لە دەوری ئیرادە گوێرەیەکەی نەخشێنراوە و پەیوەندی نێوان جەستە و گیان بە وێنەی پەیوەندی نێوان جەستە و سێبەر هەمیشە لەسەر ملی و لە نزیکەوە قورسایی خۆیان دەردەخەن. ئیدیان وەکو خۆشی و ئاسوودەیی و دڵکرانەوەیەک و یان لە شێوەی دڵتەنجی و ناڕەحەتیەکدا بۆ ساتێکیش خەونەکەی جێناهێڵێت. لە ڕۆژی قیامەتیشدا وەکو دەفتەری تۆمار و حساب دەکرێتەوە و لە بەردەمی داواڵا دەکرێت و پێی دەوترێت وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. ئەو کەسەی هەموو ڕۆژێک لە دنیادا لە خۆی پرسی بێتەوە، چونکە پێشتر حساباتی ئەو ڕۆژە سەختەی تەواو کردووە، بە سەلامەتی بەرەو بەهەشت و ڕیزوان هەنگاو دەنێت و ئەوانەش کە کەم و کوڕیان هەبێت لە جێی خۆیاندا دەچەقن.